سڵاوتان لەبێ بەڕێزان لە ڕۆماڵێکی تایبەت و بەردەوامی کەناڵی نارتی لەگەڵتان بەردەوام دەبین لەسەر دوایین گۆڕانکاریەکانی کوردستان و عێراق. بەرپرسێکی وەزارەتی پێشمەرگە ڕایگەیان ناوچەکانی لەلایەن ئەمریکاوە پێیان گەیشتوون لە هەموو جۆرە چەکێکی سووک و قورسی تێدایە و توانای تێکشکاندنی هەموو جۆرە بەرگریەکی سەربازی هەیە. بەرپرسێک لە وەزارەتی پێشمەرگەی کوردستان کە نەویست ناوی ئاشکرا بکرێت بە ئاژانسی ئەنادۆڵی ڕاگەیان ماوەی چەند ڕۆژێکە نردنی چەکی ئەمریکی بەرەوەرێمی کوردستان دەستی پێکردووە و ژمارێکی باشی ئەو چەکانەش گەیشتوون. ئاشکراشی کرد ئەو چەکانەی گەیشتوون جگە لە فڕۆکەی سەربازی لە هەموو جۆرە چەکێک پێکاتون کە چەکی قورس و سووکی تێدایە و توانای تێکشکاندنی هەموو جۆرە بەرگریەکی سەربازی هەیە. ئەو بەرپرسەی وەزارەتی پێشمەرگە ئاماژەی بەوەش کرد تا ئێستا کاروانی یەکەمی ئەو چەکانە گەیشتوون. ئەگەر پێویست بکات کاروانی دووەم و سێمیش دەنێردرێت. لە دووس خوڕمات و شەڕ و پێکدان لە نێوان هێزەکانی پێشمەرگە و چەکدارانی داعش بەردەوامە و پێشمەرگەش چەند یێرشێکی چەکدارانی داعشی تێکشکاندووە. نێردراوی نارتی لە دووس خوڕمات و ڕایگەیان لە دوێنێشەوە چەکدارانی داعش لە دەوروبەری گوندەکانی یەنگیچە و سەلامەوە چەندین جار هێرشیان کردوتە سەر هێزەکانی پێشمەرگە و پێشمەرگەش توانیوێت یێرشەکانیان تێک بشکێنێت. لەو پێکداناندا ژمارەیەک چەکداری داعش کوژراون و پێشمەرگەش هیچ زیانێکی پێنەگەیشتووە. بەپێی دوایین زانێرەکان لە ئێستادا دۆخەکە تاڕادەیە گەور بۆتەوە، بەڵام ناوبەناو چەکدارانی داعش با قەناس تەقە لە هێزەکانی پێشمەرگە دەکەن. بەڵابەرزان ساژ مەحموود سەنگاوی فەرماندەی هێزەکانی پێشمەرگە لە گەرمیان لەگەڵماندایە. کاک مەحموود سڵاوت لێبێت، دوایین زانیاریەکانی ئەو سنوورە و پێشڕۆیەکانی پێشمەرگە لەو سنوورە لە هەزاری بەڕێستانەوە بینەرانی یەنارتی بگوازینەوە. ڕەدیاری تا تاکو پێشی تاکە ناوچەکە ئارام بوو لە دوێنەوە شەڕ و ڕوبەڕووبوونەوەی کەمی تیاڕوویدا، بەڵام نیو سعات پێشی تەخەو ڕوبەڕووبوونەوە لە نێوان هێزی پێشمەرگە و چەکدارانی داعش لە خوارسەیکەری نەخشبەندی و ناو لە ئەنجامی ئەو پەلامارەی کە ئەوان ویستیان پێشڕەوی بکەن، بەڵام 8 چەکداری داعش کوژراوە بە پێی زانیاریەکانی ئێمە و لە بەیانیەوە 2 جار فڕۆکەی جەنگی لە جەلەولا و لە معسکەری کوبرایی دەوە زیانی زۆریان هەبووە. لەبەرەوە دیارە داعش ئەو کاتە خۆیان کۆ کردوەوە بۆ هێرش و پەلامار لەو کاتا فڕۆکەلی داون و زیانیان هەیە بە پێی هەنێ سەرچاوە 20 کەسیان لێ کوژراوە لەوەشا و هێزی پێشمەرگەی کوردستان لە دوای ئەوەی ئێمە شێوەیەکی ڕێکوپێک لە ناو شار کشاینەوە و لە پاڵ شار سەنگەرمان گرتووە و چاوەڕوانی فەرمانەکەین بۆ هەر ڕووداوێک بۆ هەر ئەوامرێکە پێمان بکرێت بزانین پێکرێن و کاری دوای ئیسەمان چێوێ. بەڵێ کاک مەحموود، ئەو فڕۆکە جەنگیانەی کە لە سنوورەکەدا بردومانەکەن ئایا فڕۆکانە فڕۆکەی حکوومەتی عێراقین؟ وەڵڵاهی کاکیان خۆمە کەس پەیوەندی پێوە نەکردین تا بزانین فڕۆکانە عێراقین، ئێرانین، ئەمریکین چییە. فڕۆکەی جەنگیە هاتووە و هێرشی کردووە لەسەر ئەو ناوچانەوە لێداوە و کشاوەتەوە. بەڵێ کاک مەحموود، سەرۆکی هەرێم لە پێش شەڕەکانی ناوچەی شنگالەوانە بەڵێنیدا کە چەکی قورس بۆ هێزەکانی پێشمەرگە دابین بکات، بەڵام تاوەکو ئێستا پێما بێت ئەو چەکانە نەگەیشتوون. ئێوە لەوبارەیەوە چ تێبینیەکتانەیە؟ تاکو ئەم سعاتەی کە من تیا دانیشتوم هیچ نەگەیەوە دەدەستمان، بەڵام چاوەڕوان بکەین لەبەرەوە سەرۆکی هەرێم وعدی پێداین و من پێم وایە سەرۆکی هەرێمی ئەو وعدەی داوێتی شتێکە لە نەکەیەتە ژێردەستی خۆی وعدنا. کاتە لەو بارەیەوە درەنگ نییە چاوەڕوانی بۆ گەیاندنی چەکی سەربازی درەنگ نییە، چاوەڕوانین و مێدەکەین بە زووی بگێتە دەستپان و دوای تۆرۆریستان بکەوین تا بنە بڕیانەکەی.
کاک مححمود یەکێک لە هەواڵانەی کە لەلایەن زۆربەی میدیاکانەوە باسکرا ڕۆژی ڕابردوو چەکدارانی داعش لە جەلەولا دەستیان کرد بە تەقاندنەوەی بینا حکومەکان ئەوە بۆچی لێکە درێتەوە هەندێک لە چاودێران پێیان وایە کە ڕەنگە داعش نیازی نەبێت لەو ناوچەیە بمێنێتەوە. منیش تەوەقعکەم لەبەرەوە جگە لە ئەوەی ئەو بیناوشانیان تەقانەوە حسینی شیعەکان تەقانەوە و مەجموعەی ژنی شیعەکانیان برد فەردی گەورەی جەلەولایشان تەقانەوە کە جارێک تەقانیانەوەی ئێمە چاکمان کردووە دوێنێ جارێتی تەقانیانەوە ئەو تەقانەوەی پردانە معنای وایە نایانوێت لەو ناوچە بمێن بۆیە ئەو جێگە استراتیجیانەوە تەخێنەوە. کاک مححمود لە ڕووی جیاوازی جۆری چەکی چەکدارانی داعش لەگەڵ هێزەکانی پێشمەرگە ئایا جیاوازی هەیە لە نێوان چەکەکانی هەردوو لاوە چ تێبینیەک تێ لەو بارەیەوە؟ وڵی چەکانی ئەوان ئەوەنە چەکی متەتەور نییە بڵێن چەکی متەتەوریان پێەیە ئەوان زۆربەی چەکانیان M16 و کلاشنکۆف و ڕەشاشی 23 ملیمیان پێیە و RPG و گولە و ئەوانی زۆریان پێیە بەڵام ئەو چەکە پێشکەوتوانە نییە کە ئێمە لی بترسین و ئەو چەکانە گرتوانە چەکی سوپای عێراقە و هەمەرانە کە پێیانە هەمەری سوپای عێراقا و چەکەکانیان پێشکەوتو نییە. بەڵێ کاک مححمود خەڵکی ئەو ناوچانەی گەرمیان و کەلار خانەقین دڵڕاوکێکی زۆریان هەیە لە دوای نزیکبوونەوە چەکدارانی داعش بە تایبەتی لە ناوچەی ئامرلی و جەلەولا سعدیە چ دڵنیە یەکتان لایە بۆ دانیشتوانی ئەو ناوچانەی کە ئێستا لە دڵڕاوکێدا دەژین؟ والله خەڵکە خوای لە دڵڕاوکیان نەژی لەبەرەوە خەڵکە بێت دیفاع لە ماڵەکەی خۆی بکە ئەگەر خەڵک ئامادە بێ دیفاع لە ماڵی خۆی بکە نابێت دڵڕاوکی هەبێەوە ئەگەر ئامادەیش نەبێت دیفاع لە ماڵی خۆی بکە ئەگەر لە جێگایەکە بێکە وڵاتەکە پڕ بێ لە ئازادی و دیموکراتی چەتەیە کەرە بێ ماڵەکەی بکە لەبەرەوە خەڵکە بێت دڵڕاوکی نەبێ خۆی ئامادە بکە بۆ ڕوبەڕووبوونەوە چەکدارانی داعش کاکە خۆ چیان پێ نەفڕۆکەی جەنگیە شانزەیان پێ و نە هەلیکۆپتەریان پێ هیچیان پێ نێت فەیەکیان پێ خاوەن ماڵەکانی بۆ خەڵکانی مدەتوانن فەنگێککردن و فشەکردنەوە کاریەتی پێشمەرگە بکەن دڵنیای شانەکەین داعش و هێزە نییە بتوانێت بێتە ناوچەکانی ئێمە و ناوچەمان لێداگیر بکەن. بەڵێ کاک مححمود ئەو هێزەی بەدر کات نەگەرمیان چ چالاکیێکیان ئەنجامدا و ئێستا و هێزە لەکوێن و ئایا ئەو هێزە بە ئاگاداری ئێوە هاتنەوە ناوچەیە؟ بەڵێ ئێمە ئاگامان لێیە ئەگەر بە ئاگاداری ئێمە نەبێت چی هێزەکەتوانێت بێتە ئەو ناوچەیە هاتووە عملیاتێکی مەحدودیان کردووە و زەربەی باشیان لە سوپای عێراقداوە بەڵام ئەوانی سوپای زۆربەی باشیان لە چەکدارانی داعشداوە عەفو کە سوپای عێراق باز کرد و عملیاتە هەتاکو و بەیانەکەی ئەمەلیاتێکی باش بووە بەڵام بەیانی کە ڕۆژ بووەوە فڕۆکە جەنگەکانی عێراق یعنی هێزی ئاسمانی عێراق بەهۆی خەلەلێکەوە کە لە ناو خۆیان دروست بوو ناتوانی پشتیوانیان لێ بکەن بۆ یەکشانەوە لەو ناوچەیە. بەڵێ کاک مححمود بەنیازن جەلەولا کۆنتڕۆڵ بکەنەوە یاخود ئایندی جەلەولا بەرەو ئەوە مەسلەیەکی ئەسکەریە من پێت ناڵێم کەی بەڵام جەلەولا هین ئێمە و خاکی ئێمە و ئەبێ هەر کۆنتڕۆڵی. بەڵێ کاک مححمود مەبەستم لەوە نەبوو مەبەستم لەوە ناوچەیەکی کوردیەوە خەڵکی دانیشتووی ناوچەکە چاوەڕێەوە هێزەکانی پێشمەرگە و ناوچانە بگرنەوە. ئومێدەکەین بتوانین ڕزگاری بکەینەوە و ئەو تعریبانەی کە خاکی ئێمەیان داگیر کردووە ئەم جارە پێیان بڵێن بڕۆن وڵاتەکەمان بەجێبێڵێن. بەڵێ کاک مححمود هیچ هەمانگیەکی بەفراوان لە نێوان هێزی پێشمەرگە و سوپای عێراقیە هەیە بە پەیزانەرەکانت؟ وڵای سوپای عێراقی خۆ نەماوە ئێمە هەماهنگیمان هەیە بەڵام ئەو هەماهنگی نییە سوپای عێراق بۆیە چەند ساڵ پێشی چەکەکانی ئێمەی بۆڕیایە ئێمەی بەشدار کرا لە هەمەر و لە تانکەوانی کە بۆیان هاتووە ئێمەش تاماتوانی بە باشی پشتیوانیان لێ پێ بەڵام بەداخەوەیان بۆ ئێمە نەکرد. بەڵێ کاک مححمود بەڵام هەندێک لە سەرکردە سەربازەکانی خۆتان باسییان لەوە کرد ئەو فڕۆکانی کە بردمانی هەندێک لە ناوچەکانی کرد باسییان لەوە کردکەوانە فڕۆکەی عێراقی بن. من ئەوە کاکە خەڵ لە ئاسمانەوە فڕۆکە ناناسێتەوە کورتی تۆنە شارەزانیە لە ئاسمانەوە فڕۆکە بناسێتەوە بزانین کێ. بەڵێ مححمود سەنگاوی فەرماندەی هێزەکانی پێشمەرگە لە گەرمیان سوپاس بۆ زانێرەکانت. بەڵێ بەردەوامین جێگری سەرۆکی پەرلەمان و سەرۆکی فراکسیۆنە کوردەکانی پەرلەمانی عێراق سەردانی پەرلەمانی کوردستانیان کردو لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و سەرۆک فراکسیۆنەکان کۆبوونەوە و باردۆخی یارێم و عێراق و پێکێنانی حکوومەتی نوێی عێراق کە گفتوگویان لەسەر ئەکرێت. شێر عەبدوڵڵا سەرۆکی فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی عێراق بێنارتی ڕاگەیان. وەفدەکان لە هەرێک لە ئارام شێخ محەممەد جێگری دووەمی پەرلەمانی عێراق و سەرۆکی فراکسیۆنە کوردەکان لە پەرلەمانی عێراق پێکهاتووە. سەبارەت بە مەبەستی سەردانەکەشیان و شێر عەبدوڵڵا ئاشکرای کرد تەوەری سەرەکی کۆبوونەوەکەیان بۆ دروستکردنی پەیوەندیە لە نێوان
پەرلەمانتارانی کورد لە پەرلەمانی کوردستان و عێراق لە سەر جەمبوارەکاندا. ئاماژەی بۆ ئەشکرد بارودۆخی ئەمنی هەرێمی کوردستان و عێراق و پێکەنانی حکوومەتی نوێی عێراق گفتوگۆیان لەسەر دەکرێت و قسە لەسەر داڕشتنی استراتیژێکی نەتەوەیی دەکرێت لە بەربنەمای ئەو دۆخی عێراق پێیدا تێپەڕە بێ. سەرۆکی فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی عێراقەوە شێخستە ڕوو هەوڵ دەدەن لە داهاتوودا سەردانی حکوومەتی هەرێمی کوردستانیش بکەن و پەیوەندی زیاتریان لەگەڵدا بکەن. وەزیری دەرەوەی عێراق ڕایگەیاند ئەگەر نووری مالکی سوپا و هێزانامنیەکان بەکاربێنێت لە بەرامبەر کاندیدکردنی حەیدەر عەبادی بۆ سەرۆکی حکوومەت و دەشڵێت بەکارهێنانی هێز لەلایەن مالیکیەوە کارەساتی لێ دەکەوێتەوە و وڵات کۆتایی پێدێت. لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ کەناڵی ئاسمانی ئەلحوڕە و شیار زێباری وەزیری دەرەوەی عێراق ڕایگەیاند نووری مالکی سەرۆکوەزیرانی ماوە بەسەرچوو نزیکترین دۆستەکانی لە ناوخۆی عێراق و لە تێگرتوەکان و ئێران و مەرجەعەتی شیعە لەدەستداوە. زێباری ڕەتیشی کردەوە کاندیدکردنی حەیدەر عەبادی پێشەرکردنی دەستوری عێراق بێ و ئاشکراشی کراوە پەیمانی دەوڵەتی یاسا کە نووری مالکی سەرۆکایەتی دەکات زۆرینەی پەرلەمانی نییە، بەڵکو هاوپەیمانی نیشتیمانی زۆرینەیە. ئاماژەی بۆش کرد حکوومەتی نوێ لە بەردەم تەحەدای گەورەدایە و ئەگەر ئەوەشەیە لە بەرامبەر کاندیدکردنی عەبادی لەلایەن سەرۆک کۆمارەوە نووری مالکی پەنا بۆ بەکارهێنانی هێز بەرێت دیشی ئەگەر مالیکی ڕێگری لە پێکێنانی حکوومەت بکات لەلایەن کەسانی ترەوە ئەوە کۆدەتای لێ دەکەوێتەوە ئەو کاتەش هەموو شتێکی وڵاتی کۆتایی پێدێت. وەزیری دەرەوەی ئەڵمانیا پاڵپشتی وڵاتەکەی بۆ گەلی کوردستان دووپات کردەوە. ڕایگەیاند حکوومەتی ئەڵمانیا تاوتوێی چۆنێتی هاوکاریکردنی حکوومەت و خەڵکی کوردستان دەکات. پێگەی فەرمی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بڵاوی کردەوە. ئێوارەی دوێنێ فرانک والتێر وەزیری دەرەوەی ئەڵمانیا پەیوەندی بە مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانەوە کرد. لەو پەیوەندی تەلەفۆنێدا فرانک والتێر سوپاسی هێزی پێشمەرگە و سەرکردایەتی سیاسی کوردستانی کرد بۆ ڕوبەڕووبوونەوەیان لە دژی گروپە چەکدارەکان و یارمەتیدانی ئاوارەکان و پاراستنی خەڵکی سیڤیل و پێکهاتەیانی و نەتەوەیەکانی عێراق و کوردستان. ئەو کات وەزیری دەرەوەی ئەڵمانیا پاڵپشتی وڵاتەکەی بۆ گەلی کوردستان دووپات کردەوە و ڕایگەیاند وڵاتەکەی ئامادەیە لە شەڕی دژی تیرۆر هاوکاری گەلی کوردستان بکات. وەزیری دەرەوەی ئەڵمانی ئاماژەی بۆ ئەشکرد حکوومەتی ئەڵمانی تاوتوێی چۆنەتی هاوکاریکردنی حکوومەت و خەڵکی کوردستان دەکات و بۆ مەبەستەش لەگەڵ وڵاتانی ئەوروپایی و هەرێمی کوردستان لە پەیوەندیەکی بەردەوامدا دەبن. محمود عوسمان سیاسەتمەداری کورد ڕایگەیاند گۆڕینی دەموچاوەکان و دیاریکردنی حەیدەر عەبادی سیاسەتەکانی بەغدا ناگۆڕێت بەرامبەر بارێمی کوردستان. محمود عوسمان سیاسەتمەدار و ئەندامی خولی پێشووی پەرلەمانی عێراق بەێنارتی ڕاگەیاند دیاریکردنی حەیدەر عەبادی بۆ پێکێنانی حکوومەتی نوێی عێراق و وەرگرتنی پۆستی سەرۆکوەزیران کاریگەری لەسەر چارەسەرکردنی کێشەکانی نێوان بەغدا وەرێم نابێ و حەیدەر عەبادیش کەسێکی تون بووە بەرامبەر بە مافەکانی هەرێم و بۆیە کێشەکانی نێوان هەرێم و بەغدا هەر بەردەوام دەبێت. تیشی کورد کێشەی لەگەڵ دەموچاوەکان نەبووە بەڵکو کێشەی کورد لەگەڵ شێوازی سیاسەتی ئەو لیستانەدایە کە ئەو کەسانە سەر بەو لیستانن. تیشی کورد ڕۆڵی بووە لە کاندید نەکردنەوەی مالیکیدا. محمود عوسمان ئاماژەی بۆ ئەوەش کرد پێویستە لە کاتی گفتوگۆکردندا بۆ پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق کورد هەوڵی بەدەستێنانی گرنتی نێونەتەوەیی بدات چونکە هیچ گرنتیەک نییە بۆ جێبەجێکردنی داخوازیەکانی کورد. گۆڕینی مالیکی بە حەیدەر سیاست ناگۆڕێت. سەرکردایەتی کورد ئەم جارە کە ڕێکەوتنەکە لەگەڵ بەغا بێ ئەوەی گەرانتی نێونەتەوەیی هەبێ UN یا لایەنی تری تیا بێ نەیکا چاترە چونکە هیچ ضەمانەتێ نییە کە ئەو حکوومەتەی بەغا ئەو شتانە جێبەجێەکە. ئێستا ڕاستە حەیدەر عەبادی حکوومەت دروستەکە ممکنە لایەنەکان لەگەڵ یەبن بەڵام سیاسەتی وەزع و حکوومەتەکە بڕوان ناکەم گۆڕانکاریشی بنەڕەتی تا بێ بەرامبەر کێشەکانی کورد. کێشە لە نێوان هەرێم و بەغا ئەمێنێ گۆڕینی دەموچاو سیاسەتەکە زۆر ناگۆڕێت. کوتلەی داوا کە یەکێکە لە کوتلەکانی ناو هاوپەیمانی دەوڵەتی یاسا ڕایگەیاند لە کۆی 54 ئەندامی پەرلەمانی کوتلەکەیان 45 پەرلەمانتار ڕەتی دەکەنەوە کە حەیدەر عەبادی ڕابسپێردرێت بۆ پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق. خەلەف عەبدولسەمەد پەرلەمانتاری دەوڵەتی یاسا لە کوتلەی داوا بە مەداپرێسی ڕاگەیاند لە کۆی 54 ئەندامی پەرلەمانی کوتلەکەیان 45 پەرلەمانتار ڕەتی دەکەنەوە کە حەیدەر عەبادی ڕاستپێردرێت بۆ پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق. ئەمە لە کاتێکدا هیچ یەک لە کوتلەکانی دیکەی ناو هاوپەیمانەتی دەوڵەتی یاسا هەڵوێستیان لەسەر ڕاستپاردنی حەیدەر عەبادی نەخستۆتە ڕوو. هاوپەیمانەتی دەوڵەتی یاسا کە لە 4 کوتلە پێکهاتوون کە پێکهاتوون لە هەرێک لە کوتلەی داعوا و تەنزیمی عێراق و کوتلەی نووری مالکی و کوتلەی سەربەخۆکان کە لەلایەن حسێن شارستانیەوە سەرۆکایەتی دەکرێت و کوتلەی بەدر.
حیدر عەبادی کە دوێنێ بۆ پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق ڕاست پێدرا ژیانی تایبەتی و سیاسی بە کۆمەڵە گوێزگەی جۆرا و جۆردا تێپەڕیوە. ئەو کە ساڵی 1952 لە بەغدا لە دایک بۆ خوێندنی باڵای لە بەریتانیا تەواو کردووە، وەک پسپۆڕێکی ئەلکترۆنی و کارەبایی لەگەڵ کارکردنی لە بوارەکەی خۆیدا لە تەمەنی 15 ساڵیەوە هاتۆتە کای سیاسیەوە. ئەم راپۆرتە وردەکاری ژیانی عەبادی دەخاتە ڕوو. إن شاء الله نألو على أنفسنا أن يكون مثل هذا التكامل. حیدر جەواد عەبادی ساڵی 1952 لە شاری بەغدا لەدایک بووە. خوێندنی سەرەتایی و ناوەندی و ئامادەیی هەر لە زێدی لەدایکبوونی خۆی واتە بەغدا تەواو کردووە. دواتر هەر لە شاری بەغدا و لە زانکۆی تەکنۆلۆژی ئەو شارە لە بەشی ئەندازیاری کارەبا وەردەگیرێت و لە ساڵی 1975دا دەبێتە خاوەنی بڕوانامەی بەکالۆریوس لەو زانکۆیە. عەبادی لە تەمەنی 23 ساڵیدا بە مەبەستی بەدەستهێنانی بڕوانامەی ماستەر و دکتۆرا ڕوو لە ئەوروپا دەکات و لە زانکۆی مانچستەری بەریتانی لە سەر خەرجی خۆی لە ساڵی 1970 بڕوانامەی دکتۆرا لە بواری ئەندازیاری ئەلکترۆنی و کارەبا بەدەستدێنێت. ژیانی سیاسی عەبادی لە ساڵی 1967ەوە دەست پێ دەکات. ئەو کاتە کە تەمەنی 15 ساڵ بووە، حیدر عەبادی پەیوەندی بە ڕیزەکانی حزبی داعوەی ئیسلامیەوە لە شاری بەغدا دەکات. لە تەمەنی 27 ساڵیدا واتە ساڵی 1977 دەکرێتە بەرپرسی ڕێخستنی حزبەکەی لە بەریتانیا، واتە ئەو کاتەی کە سەرقاڵی خوێندنی باڵا بووە لە شاری مانچستەر. 2 ساڵ دواتر و لە ساڵی 1979 دەبێتە ئەندامی سەرکردایەتی حزبی داعوە. دوای ساڵێکیش لە ساڵی 1980 حیدر عەبادی بەرپرسیارەتی نووسنگەی خۆرهەڵاتی ناوەڕاستی حزبی داعوەی پێدەستپێرێت کە ئەو کات بارگەکەی لە بەیروتی پایتەختی لوبنان بووە. لەو کاتەشدا عەبادی بۆتە خاوەنی بڕوانامەی دکتۆرا. نێوان ساڵانی 1980 بۆ 1983 ساڵانێکی ناخۆش دەبن بۆ ژیانی خێزانی و تایبەتی عەبادی. لە ماوەی 3 ساڵدا بەهۆی پەیوەندی بە حزبی داعوەی ئیسلامیەوە حکوومەتی عێراقی بە سەرۆکایەتی سەدام حوسێن 2 برای لە سێدارە دەدات و برایەکیشی بە 10 ساڵ زیندانی سزا دەدات. دواتریش حکوومەتی عێراق پاسپۆرتی عێراقی لە عەبادی وەردەگرێتەوە. عەبادی دواتر دەگەڕێتەوە بەریتانیا و لە ساڵی 1970ەوە تا ساڵی 1993 وەک پسپۆڕی تەکنۆلۆژی لە چەند کۆمپانیایەکی گواستنەوە لە لەندەن کاری کردووە. لەو ماوەیەدا سەرۆکایەتی دەستگایەکی پێشکەوتووی ئەلکترۆنی لە لەندەن پێسپێراوە. حیدر عەبادی لە بەریتانیا و چەند وڵاتێکی بیانی وتەبێژی حزبی داعوەی ئیسلامی بووە. لە ساڵی 1998 بڕوانامەی ڕێگەپێدانی داهێنانی لە تەکنۆلۆژیای وەزارەتی بازرگانی و پیشەسازی بەریتانیا پێسپێراوە. لە ماوەی ساڵانی 90ەکاندا بەشداری کردووە لە دیزاینکردنی چەند پرۆژەیەکی ئەلکترۆنی. دواتریش عەبادی دەچێتەوە زانکۆ و لە زانکۆی بۆنێلی بەریتانی تا ساڵی 2003 وەک مامۆستای زانکۆ زانستەکانی قورئان و ئایەتەکانی ئەحکام و تەفسیر لە کۆلێژی ئیسلامی لەندەن دەڵێتەوە. ژمارەیەک توێژینەوەی بە زمانی ئینگلیزی لەو بوارەندا بڵاو کردوتەوە. کتێبێکیشی بە ناوی پوختەیەک لە زانستی قورئان بڵاو کردوتەوە. ساڵی 2003 و دوای ڕووخانی سەدام حوسێن حیدر عەبادی دەگەڕێتەوە عێراق. لە یەکەم کابینە ئینتیقالی دەکرێتە وەزیری گواستنەوەی عێراق. لە ساڵی 2006ەوە تا ئێستا ئەندامی پەرلەمانی عێراقە و ئێستاش جێگیری یەکەمی سەرۆکی پەرلەمانی عێراقە. حیدر عەبادی ئێستا بەرپرسی مەکتەبی سیاسی حزبی داعوە و وتەبێژی فەرمی ئەو حزبەیە. حیدر جەواد عەبادی کە بڕیارە دوای مشتومڕ و کێشمەکێشمێکی زۆر لەسەر کورسەکەی مالیکی دابنیشێت، خێزاندارە و خاوەنی 3 منداڵە و باوکیشی کە پیشەی پزیشکێکی ناسراو بووە بە هۆکاری سیاسی لە ساڵی 1979ەوە ڕووی لە بەریتانیا کردووە و تا کۆتایی ژیانی لە لەندەن بەسەر بردووە. بەشێک لە چاودێرانی سیاسیش پێیان وایە لە دوای ڕووخانی دەسەڵاتدارەتی بەعسەوە لە عێراق لە ساڵی 2003دا حیدر عەبادی گوتارێکی جیاوازی نەبووە لە سەرکردەکانی دیکەی دەوڵەتی یاسا. بە بەردەوامی هەمیشە بەشێک بووە لە کێشەکانی کورد بە تایبەت بەرامبەر بە پرسی نەوت و بابەتی پێشمەرگە و سوپا کە ئەو بابەتانە هەمیشە کێشەیان لەسەر بووە.
با مەبەستی ڕاوێژ و قسەکردن لەسەر گرتنەبەری یەکڕیزی نیشتیمانی لە بەرامبەر ڕووداوەکانی ئێستای عێراق سەرۆکی هەرێمی کوردستان لەگەڵ سەرکردەی حیزبە سیاسیەکان هەرێم کۆبووە بەشداربووانی کۆبوونەوەکەش پێکهاتبوون لە هەرێک لە نەوشیرۆ مستەفا ڕێخەری گشتی بسوتنەوەی گۆڕان کۆسرە ڕەسوڵ علی بەپی کۆسرە ڕەسوڵ و کۆسرە ڕەسوڵ علی جێگری سکرتێری گشتی یەکێتی محەممەد فەرەج ئەمینداری یەکگرتووی ئیسلامی و علی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی هەرێک لە وەشیار زێباری و دکتۆر ڕۆژ نوری شاوەیس و سعدی ئەحمەد پیرە و عومەری سەید علی و دکتۆر فواد حوسێن لا کۆبنەوەکەشدا جەخت لەسەر پێویستی چارەسەرکردنی هەموو جۆرە کەم و کوڕیەک لە بەرەکانی جەنگ و دیاریکردنی ڕێوشێنی پێویست بۆ پاراستنی هەرچی زیاتری ئاسایی هەرێمی کوردستان کراوەتەوە. هەروەها سەرکردەی لایەنە سیاسیەکانی هەرێم پشتگیری خۆیان بۆ هێزەکانی پێشمەرگە دووپات کردەوە و داواشیان لە کۆمەلگای نێودەوڵەتی کرد کە لە پاراستنی ئەوارەکان و حەواندنەوەیاندا یارمەتی هەرێم بدەن تا ئەو کاتەی دەگەڕێنەوە سەر ماڵ و حاڵی خۆیان. هاوکات پرۆسەی سیاسی عێراقیش تەوەرێکی تری کۆبوونەوەکە بوو تێیدا بەشداربووانی کۆبوونەوەکە ئیدانی هەموو جۆرە هەوڵێکیان لە بەغدا کرد کە بۆنی کۆدەتایی سەربازی لێبێ و پاڵپشتی تەواوی خۆشیان بۆ فواد معسووم ڕاگەیان سەبارەت بە پرۆسەی پێکەنانی حکوومەتی داهاتووی عێراق بەشداربووانی کۆبوونەوەکە ڕانگەیان ڕێز لە هەر بڕیارێک دەگرین کە لەلایەن هاوپەیمانەتی نیشتیمانیەوە بگیرێتە بەر. بەڵێ بەڕێزان ئێستاش بۆ زانیاری زیاتر سەبارەت بە ڕووداوەکانی کوردستان و عێراق هادی عەلی سیاسەتدار لەگەڵمانە. سڵاوت لێبێ. دەمەوێت ئەوە پرسم ئایا داعش زادەی چ دۆخێکی سیاسیە؟ بەڵێ بسم الله الرحمن الرحیم. ئەڵبەت من بابەتێکم لە ئایۆنەدا بەزاندووە لەو بارەیەوە پێشتریش هەرێک دوو بابەتی ترم لە هەندێک سایت و بڵاوکراوەی تر لە هەرێمی کوردستان دابەزاند باس لەوەی کە یعنی تێگڕای باسەکەت لەسەر ئەوەیە کە توندڕەوی ئیسلامی لە دوای هەڵانەی کە دران بۆ شکستێنان بە ئێستا بابەتەکەت لە بەردەستمە هەڵانەی کە دران لە بۆ شکستێنان بە شەڕشەکانی بەهاری عەرەبی دژ بە دیکتاتۆریەت لە سووریا ئینجا لە مصر و هەروە لە شوێنەکانی تر ئەوە یەکێک بوو لەو هۆکارانێ هۆکارێکی سەرەکی بوو بۆ ئەوەی زەمینەی ساز کرد بۆ ئەوەی ینی توندڕەوی ئیسلامی جارێکی تر کە بەرەو هەڵکشان بڕوە کە پێشتر ڕوو لە پاشەکشە بوو بە تایبەتی لە سووریا کە بارودۆخەکە چووە ینی هەڵومەردێکی زۆر دژوارەوە دوایەوەی کە ڕژێمی ئەسەد ینی بە شێوەیەکی زۆر دڕندانە زۆر نامرۆڤانە دەستی کرد بە هین دەستی کرد بە با بڵێن شکزێنان بە شۆڕشەکە لە پێش شار تەنها خۆپیشاندان و دوایەوە بوو بە شۆڕش و بوو شۆڕشی چەکداری ئەوە هەلومەرجێک ڕەخسا کە بۆ هۆی ئەوەی کە توندڕەوی ئیسلامی بەڕاستی جارێکی تر بێتەوە سەر ساحە و چووە قۆناغێکی ترەوە. ئەلبەت گەردمانێ بە شێوەیەکی ینی مێژویی بۆ ئەو قۆناغانە بکەین کە ڕەوتی ئیسلامی باڵی توندڕە و پیاتێپەڕیوە ئەتوانین بە سێ قۆناغە تێپەڕی کردە. قۆناغی یەکەم ئەوە بوو کە لە شەستەکانە لە سەردەمی جەمال عەبدولناسرە کاتێک کە بە توندی دای لە تەیار ڕەوتی ئیسلامی کە ئەو کاتە لە ئیخوان موسلیمینە خۆی ئەنواند وەگەیشتە ئەوەی کە کەسایەتی ناوداری وەکو سەید قوتب یادام کرد لەگەڵ ژمارە لە هاوڕێکانی ئەوە لەژێر کاریگەری ئەو هەمووستەم و ئەشکەنجەی کە لە زیندانەکانی مسرە بەرامبەر بە هەڵگرانی ڕەوتی ئیسلامی پیشاندرا ئاراستەیەک دروست بوو کە ڕوو لە توندڕەوی ڕۆی وەگەیشتە ئەوەی کە کۆمەڵێک دروست بوو بە ناوی تەکفیری هجرە دوایی بە پاشان جەماعەتی جیهاد دروست بوون. ئەوە قۆناغێک بوو. لە قۆناغی دووەمە لە دوای داگیرکردنی کوێیت و هاتنی هێزەکانی ئەمریکا بۆ وڵاتانی کەندا و بەگشتی بە تایبەتی بۆ عەرەبستانی سعودیە هەلومەرجێکی تر ڕەخسا
کە بەڕاستی توندڕەوی ئیسلامی چوە قۆناغێکی ترەوە کە بوو بۆ هۆی سەرهەڵدانی قاعیدە دژ بە بەرژەوەندەکانی ڕۆژئاوا بەگشتی بە تایبەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە وڵاتانی کەندا و وڵاتانی ئیسلامیا بەگشتی و تا گەیشتە ئەوەی کە لە 11 ئەیلولی 2001 ئەو بۆ ئەو ڕووداوە دڵتەزێنانە ڕوودا کە بەرامبەر بە ئەمریکا لە نیویۆرک ڕوویدا ئەوە چوە قۆناغێکی زۆر ترسناکەوە. ئەم قۆناغی تریان ێستا کەتیاین ئەوە قۆناغی بەڕای من بە قۆناغی سێمی دانین کە توندڕەوی ئیسلامی چۆتە قۆناغی سێمەوە دوای شکست هێنان بە شۆڕشەکانی بەهاری عەرەبی ئەلبەت یعنی پێش سەرهەڵدانی شۆڕشەکانی بەهاری عەرەبی توندڕەوی ئیسلامی کە بەڕاستی سەلەفێتی جیهادی بوو پێشەوایەتیە کرد و زیاتر عینەکانی دشت بە هین بوو دژ بە ڕژێمەکان پەنابردن بۆ بەکارهێنانی عورف دژ بە ڕژێمەکان لەبەرەوەی کە بێ ئەنجام دەرچووە ئەو استراتیژیەتە شکستی هێنا. بەڵام شۆڕشەکانی بەهاری عەرەبی کە بە شێوەیەکی ڕاپەڕینی جەماوەری ئاشتی خوازانە دەستی پێ کرد یەکێک لە ماناکانیە یەکێک لە کاریگەریەکانی پاشەکشەهێنان بۆ هەموو جۆرە توندڕەویە بە تایبەتی توندڕەوی ئیسلامی کە شکستی هێنا بوو. بەڵام وەختێک کە شۆڕشەکە گەیشت ئەو ڕاپەڕینانی بەهاری عەرەبی گەیشتە سووریە لە سووریەوە بوو ڕژێمی ئەسەد بە شێوەیەکی زۆر درندانە سەرکوتی ڕاپەڕینەکەی کرد ڕاپەڕین ئاشتی خوازانەکەی کرد دوایی بە زوویی گۆڕا بۆ شۆڕشی چەکداری و دوایی لە سووریا هەلومەرجێک دروست بوو کە بوو بە مەیدانی یەکلاکردنەوەی کێشە و ململانەکانی نێوان هێزە ئیقلیمی دەرەکەکانی ناوچەکە زمینەیە لێرە دروست بوو بۆ کە توندڕەوی ئیسلامی پێی نایە قۆناغێکی سێمەوە کە ئێستا زیاتر لە گروپی جیهادی لە گروپی داعشە خۆی ئەنوێنێ. ئەو هەلومەرجە کە لە ناوچەکە هەیە ئەو هەلومەرجە هۆکارێکی وای دروست کردووە کە توندڕەوی ئیسلامی ڕوودا هەڵکشان بێ بەداخەوە و گەیشتە ئەوەی کە گروپێکی وەکو داعش دروست بێ. ئەلبەت یەکێک لەوە هۆکارانی کە کاریگەری هەیە لەسەر زیاتر ئەوەیە لەبەرەوەی کە ململانێ و ئەو حاڵەتە دژواری کە لە سووریا هەیە بەڕاستی تەنها ئەوە نیە لە بین لە نێوان با بڵێن هێزەکانی هندێ لەگەڵ دەسەڵاتە جۆرێک لە عنفی تائیفی شتێکە بۆ مەسەلەکە بوو بەهۆی ئەوەی کە يعني او دو محوري طبعا معلومه دو محوري اقليمي لنا وشكاها محوري عربستاني سعوديه وتركيا وجود من نرايتي كان محور كي تلك كوماري اسلامي ايران وعراق طبعا كيس اجلو تولو ولايه لقال حزب الله اللبناني وكان هنا كثير او دو محور كدوش بيكن هدو محورك اتواني بلاي هولي عندك كيشم الملاني كان لسوريا بشيء خستر يقلاب كنوا لانجامي او غيرها همو جوه هكاركاني ك عنفي طائفي اشتكل بمسألة كبو يعني ما بسم يعني دجاجين يوان السنة وشيعة شو ناو مسألة كوا بوبا هو ويك براسي يعني جروبي تندروي داعش دروز بو بيقومان او حالتش كالعراق هابو بيوصل لدور روخاني رجيمي بعث وهاتنا سركاري لان سياسي شيعة كان العراق واوان بداخله نتوان نانتواني وضعي كوا بخلق ك يعني لاين السنة خوان بمغبون نزارا وبتوان يعني بجداريكي جديا هبي لسيستمي ده سواء العراق واو حالتك بسنا وسنية كان هاتوا اوش بو خوي هوكاري تربو ك بو هو جروبي داعش تنها بسوريا ونوسي بركو بريه وبناو بركاكادي لما يدومان لما بدا او كاكادي جرجوت دمن العراق لو الناس السنية كان العراق استجاب كاكادي اوي كباست كرد هاتني داعش بو سنوري عراق وبيشتل سوريا و او ريغرياني كباسك لبردم اسلامي ميان رولا ناوچەکە هەیە کەواتە ئەوەی کە هۆکار بۆ دروستبوونی هێزێکی چەکداری وەکو داعش پەرچەکردارە نەکردار دەتەوێت وا بڵێ یاری ئەو هەلومەرجە سیاسی یانی ژینگەیەکی سیاسی نادروست ناتەندروست دروست بووە کە بۆتە هۆی ئەوەی کە توندڕەوی ئیسلامی پێ بنێتە قۆناغێکی ترسناکەوە ئەوە یانی لە ئەنجامی ئەوە ئەو حاوەزا دروست بووە. بەڵێ کاک
هادی لە نووسینەکەدا باسی لەوە کردووە بەرەیەک پشتیوانی لە حکوومەتی سووریا کردووە کە ئێرانەوە لە لایەکی ترەوە دەوڵەتێکی وەکو سعودی دژاتی بۆ هێزە میانڕەوەکان نواندووە لە میسر و لە کۆمەڵێک نمونەت باس کردووە. تۆ باس لەوە دوو وڵاتی با بڵین گەورەکەی کە لە سیاست و استراتیژیا زۆر جیاوازن و وەکو یەک باسییانەکەی لە استراتیژی کارەکەیانە یەک دەگرنەوە. ئایا لەسەر ئەمە شتێبینیەک تێگەر زیاتر ڕوونی بکەیتەوە؟ لەسەرتاوە زەحمەت نەبوو پرسیارەکەتم گێرە نەبوو. بەڵێ لە نووسینەکەتا باس لەواکەی ئێران پشتگیرێکی ڕەهای بۆ دەوڵەتی سووریا بۆ لە دوای دروستبوونی بەهاری عەرەبی و شۆڕش لە وڵاتان و سعودیاش لەگەڵ میانڕەوەکان توندی نواندووە بە تایبەتی لە میسر دژی هێزە میانڕەوەکان بوون کە باڵبژاردن هاتنە سەر حکوم. تۆ باس لەواکەی کە ئەم دوو وڵاتە یەک دەگرنەوە لە استراتیژی کارەکەیانە لە کاتێکدا ئێران و سعودیا دوو هێزی دژبەیەک بوون لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. مەبەستم لەوەی ئەوە زیاتر ڕوون بکەیتەوە. ئێوە حقیقەتێک کە ئێستا بکوتم لە ناوچەکە دوو هێزی ینی دوو محور هەیە، دوو هێزی محوەری هەیە لە ناوچەکە کە ینی ململانە هەیە لە نێوانیانە. لایەکیان کە عەرەبستانی سعودیە زیاتر نوێنەرایەتیەکە، لاکەی تریشیان بێگومان کە کۆماری ئیسلامی ئێران نوێنەرایەتیەکە. بەنسبەت عەرەبستانی سعودیە معلومە کە هەموو شتێکی کرد بە پێناوی ئەوەی کە شکست وێنێ بە ئەو شکست بێنێ بەوەی کە ئەو حاڵەتەی کە دروست بوو لە میسرا لە دوای سەرەتای لە مانگی یەکی کە پێوتە شۆڕشی 25 یەنایر لە میسر کە بوو بە هۆی ئەوەی کە لە نەئیسلامیەکان لە میانەڕەوەکان بێگومان ینی کۆمەڵی ئیخوان نوێنەرایەتیەکەن لە ڕێگای سندوقەکانی هەڵبژاردنەوەی توانیان کاروبار بگرنە دەست بۆ خۆی ینی تەنانەت پۆستی سەرۆکۆماریشیان وەرگرت. بەنسبەت عەرەبستانی سعودیەوە ئەوە ینی زۆر پێی نیگەران بوو، لەبەرەوە هەموو هەوڵێکیاندا بۆ پشتگیریکردنی هێزەکانی دژە شۆڕش و گەیشتە ئەوەی کە ینی کودەتایەکی سەربازی بە شێوەیەک تەرتیب کرا کە ینی توانیان ئەو کودەتا بکەن بەسەر ئەو حاڵەتەی کە لە میسر هەبوو و ئەوە بە شێوەیەکی زۆر دوایش ڕوخاندنی حکوومەتەکەی دکتۆر مەرسی لابردین لەسەر حکوم ئەوە بوو بە شێوەیەکی زۆر درندانە و زۆر شێوەیەکی زۆر سەرکوت داپڵۆسەرانە سەرکوتی هەموو خۆ پیشاندانە ئاشتی خوازەکانیان کرد لە ڕابعی عەدەوی و لە ساحەکانی تری قاهرە و شارەکانی تر. ئەوە خۆی بۆ خۆی هۆکارێک بوو بۆ شکستهێنان بە هاتنە پێشەوەی ڕەوتی میانەڕەوی ئیسلامی بە شێوەیەکی دیموکراتیانە لە ڕێگای سندوقەکانی هەڵبژاردنەوە. ئەوە لێوە لەم لاشەوە لە سووریا کە وەختێک کە ڕاپەڕینەکە دەستی پێکرد هەر بە هەمان شێوە بە شێوە خۆپیشاندان دەستی پێکرد، بەڵام ئەوە بوو بە خێرایی گۆڕا بۆ شۆڕشی تەنگداری بەهۆی ئەو ینی شێوازە داپڵۆسێنەرانەی کە ڕژێمی ئەسەد بەکاری هێنا بەرامبەر خۆپیشاندەران و لە دوایە بێگومان هێزە ئیقلیمیەکان بە شێوازی جیاجیا هاتنە سەرخەت. بێگومان لە زمانی ئەوەشە کۆماری ئیسلامی ئێرانیش بە ڕاشکاوانە پشتیوانی خۆی دەربڕی بۆ ڕژێمی ئەسەد بۆ هەموو شێوەیە هاوکاری کردووە. ینی لەو حاڵەتە ینی ململانەکە چووە قۆناغێکی ترسناکەوە گەیشتە ئەوەی کە وەکو بڵێ بوو بە شێوە لە شێوەکان وەکو بڵێ بۆتە شەڕ لە نێوان سوننە و شیعە. ئەوە خۆی بۆ خۆی ینی دوای تایفیش لە مەسەلەکە ڕەنگی دایەوە. ئەوە ینی بووەتە هۆی ئەوە کە بەڕای من ینی کۆماری ئیسلامی ئێران لەلایەک تەمان ئەو استراتیژێتی خۆی هەیە، عەرەبستانی سعودیە بە شێوەیەکی تر استراتیژێتی تایبەت بە خۆی هەیە، بەڵام هەردوو لە بە شێوەیەکی ناڕاستەوخۆیە ئەگەر بڵێن ڕاستەوخۆ ڕەنگە لە باندی حاڵەتە ینی هەردوو لە هاوکار بوون یا با بڵێن هۆکاری سەرەکی بوون بۆ شکستهێنان بە شۆڕشەکانی بەهاری عەرەبی دشت بە دیکتاتۆریەت کە خۆی لە خۆیە ینی ڕێگای خۆشکردبوو بە هاتنە پێشەوەی هەموو لایەنە با بڵێن سیاسیە میانەڕەوەکان و بە تایبەتی ینی ڕەوتی میانەڕەوی ئیسلامی. شکستهێنان بۆ شۆڕشانە بێگومان ئەبێتە هۆی بێتە هۆی ئەوە کە زەمینە خۆش بوو بۆ سەرهەڵدان بۆ هەڵکشانی ینی ڕەوتی توندڕەوی ئیسلامی و تا گەیشتە ئەوەی کە ئێستا داعش دروست بوو هەموو لای پێوەی ینی گرفتار بووە. بەڵە کاکاتی تۆ لە نووسینەکە باسی ئەوە کردووە
با بڵین دەوڵەتی ئێرانی ئەو پشتیوانە ڕاهی کە بۆ سووریای هەبوو بەبێ بیرکردنەوە یاخود حسابی بۆ گیانی ئیسلامی و دەوڵەتانی ئیسلامی سونە نەکردووە نەگەڕانەوە بۆ ئەوەی کە ئەوانیش لەنێو بارودۆخەکەیە بەرژەوەندیانە یاخود دەیانەوێت بەرژەوەندەکانی خۆیان بپارێزن. تۆ باسی ئەوەت کردووە ئایا لەم بارودۆخی ئێستا هەیە ئێران بەرژەوەندەکانیەکەوێتە مەترسیەوە لەوەی کە حسابی بۆ دنیای ئیسلامی سونە نەکردووە؟ من وازانێ بکوم ئاماژەم پێکرد ئێستا وەزعەکە چۆتە قۆناغێکی ترسناکەوە بەوەی کە داعش یانی لەوە دەرچووە تەنها گروپێکی سادە بێ ئەوە تا ینی کۆنتترۆڵی بەشەی ئەخیری قسەکانم بەڵێ گوێمان لێتە پرسیارەکەت بۆ دووبارەکەمەوە بەڵێ مەبەسم لەوە بوو تۆ بەچی گەشتی بۆ دەرەنجامەی کە ئێران حسابی بۆ دنیای گیانی ئیسلامی سونە نەکردووە لە ناوچەکەیەوە بەرژەوەندەکانی ئەوانی لێک نەداوەتەوە کەواتە باردۆخی کاتۆتە پێشەوە لە ئێستاە ئایا لە دژی بەرژەوەندەکانی ئێرانە دوای ئەوەی کە داعش لە سنوورەکان نزیک بووەتەوە؟ ئێستا بڵێ ئێستا بە حکمی ئەوەی کە داعش ینی لەوە دەرچووە تەنها گروپێکی بەڵێ فەرموو گوێمان لێتە بەردەوام بی ینی داعش تەنها لەوە دەرچووە تەنها گروپێکی چەکدار بێ بەڵکو ئێستا کۆنتترۆڵی بەشێکی فراوانی لە سووریا کردووە و هاتووە ئێستا لە عێراقیش کۆنتترۆڵی بەشێکی فراوانی لە ناوچە سونیەکان کردووە هەتا مەترسی دروست کردووە بۆ سەر بەغدا گەشتێتە دیوارەکانی بەغدا و لەم لاشەوە لەم ڕۆژانەی دوایە ئەوە خۆمان بینیمان چۆن مەترسی دروست کرد بۆ سەر شارەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی شاری هەولێر معنای ئەوەیە ینی ئێستا ینی لەو بەشەیە کە ئەو وەزعە سیاسی عێراق کەوتۆتە حاڵەتێکی زۆر ناهەموارەوە و شکستێنانێکە بەوەی کە ئەو سیستەمە سیاسیەکە لە عێراقا هەیە معنای ئەوەیە لە قۆناغی ڕابردووە ئەگەر بێت و ئێستا لەم وەلا ڕاست نەکرێتەوە ینی ئەو سیستەمە سیاسی یابان ئەو ستراتیژیەتە سیاسی کە سەرپەرشتی کاروباری سیاسی عێراقەکە خۆی بۆ خۆی شکستی هێناوە بێگومان ینی عێراقی ئێستا لەبەرەوەی کە لایەنە سیاسی شیعەکان تیا باڵا دەستن و بە شێوەیە لە شێوەکان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە ینی هاوکار و بە شێوەیە لە شێوەکان هاوپشتیوانی و هاوکار هەیە لە نێوانیانە بێگومان ئێستا کە وەزعی عێراق سیستەمی سیاسی عێراق پێکەم بەرمەترسیەوە خۆی بۆ خۆی لە هەمان کاتیشا ئەوە مەترسیە بۆ سەر ستراتیژیەتی کۆماری ئیسلامی ئێران لە عێراق و ناوچەکە واتوانی بڵێن بە شێوەیە لە شێوەکان ئێستا ئەم حاڵەتێک کە هاتۆتە کایەوە بە شێوەیە لە شێوەکان شکستیشە بۆ ستراتیژیەتی کۆماری ئیسلامی ئێران لە عێراق و لە ناوچەکە. بەڵێ کاکادی بەبڕای تۆ چی وای کردووە کە ئەم هێزە بچووکەی کە باست کرد لە سەرەتاوە ئێستا بوو بێت بەم هێزەی کە زۆربەی وڵاتان حسابی بۆ بکەنەوە لێ بترسن و ئایا هیچ هێزێک لە وڵاتانی دنیای ئیسلامی ئەگەر لە ناو بارودۆخەکەیە ئامادەن پەیوەندی یاخود پەیوەندیانە بێ لەگەڵ دەوڵەتی ئیسلامی و داعش بەچی بەمەگەشتووە؟ لە پرسیارەکە تێ نەگەشتم ئەمەوێ بە کورتی لێت پرسم داعش بە چ شتێک گەشتوتە ئەم نەتیجە و دەرەنجامی کە ئاوا هەموو وڵاتان حسابی بۆ بکەن؟ وەڵا هەر ئەوەیە ینی ژینگە سیاسیەکە ژینگەیەکی سیاسی زۆر ناتەندروست و زۆر ئاڵۆزە ئەوان ئیسفادە لەوە کردووە. بەڵێ گوێم لێ نییە. کاکادی ئەمەوە لێپرسم کێن ئەو وڵاتانە کێن یاخود ئەو لایەنانە کێن کە وایان کرد کە هێزێکی وەک داعش لە ناوچەکەیە دروست بێ؟ یعنی ئاشکرایە من باسم لەوە کرد کە ئەو هێزە سیاسیانەی ئەو بابڕین ئەو دەوڵەتانی ئەو هێزە سیاسیانەی کە لە ناوچەکە دابەژن بەسەر دوو میحوەرە دوو میحوەری بە شێوەی دژبەیەکن ئەوانە بە شێوەی ڕاستەوخۆیان ناڕاستەوخۆ کاریگەریان هەیە سەر ئەو وەزعە و کاریگەریشیان هەیە بزات بە تایبەتی لەسەر سەرهەڵدانی داعش. ئەگەر بە دیاریکراوی قسەیان لەسەرکەین کامیان یاخود پۆلێنیان بکەین کامیان بە دەرەجەیە کەم یاخود بە هەر شێوەیەک باسی بکەیت بەرپرسن لەوەی کە داعش لە ناوچەکەیە بۆ بە مێزەی کە خەتەرێکی گەورە بێ لەسەریان؟ من وازانم هەموو لایەک بەرپرسیارەتیان هەیە بە تایبەتی عەرەبستانی سعودیە لەولاوە بە شێوەیەکی زیاتر بە پلەی یەکەم و بێگومان کۆماری ئیسلامی ئێرانیش هەر بەرپرسیارەتی هەیە لەو بوارە
وهێزەکانی تریش کە دابەشن بەسەر و دوو محوەرە هەمویان بەرپرسیارەتیان بەرەکەیەکان بە بەشی خۆیان لەبەر ئەو حاڵەتەی کە ئێستا هاتۆتە کایەوە مەترسیەکی گەورەشە لە ئەمان کاتە بۆ هەموو لای دوورنیانی ئەم مەترسی داعش کە دروستی کردووە ئەگەر ئاوا بۆ شێوەیە بتوانێت فرانی وەکو بڵێ قەڵەمڕەی دەسەڵاتی خۆی فراوانکە دوور نییە مەترسی دروستکە سبەینە بۆ سەر ئەردوان بۆ سعودیە ئەوە بینی لە ڕۆژانە ئاڕەشیان لە کوێتە کرد مەترسی دروستکەن بۆ سەر عێراق بۆ سەر شاری بەغا و ناوچە شارەکانی تری باشووری عێراق و حتا دوور نییە بە شێوە لە شێوەکان بێگومان مەترسی دروستکەن بەسەر سنوورەکانی کۆماری ئیسلامیان لەبەرەوە بەڕاستی ئێستا ئەو ئاگرە کە کەوتۆتەوە یا ئەو بورکانەی کە دروست بووە لە ئەنجامی ئەو هەلومەرجە ئەو ژینگە سیاسی ئاڵۆز و یعنی ناتەندروستە هەلومەرجێکی دروست کردووە کە هەموو لایە ڕەنگە تیا زەرمەند بن لەبەرەوە بە هەموو لایەکەوە پێویست بەوە کە توانی بڵێ پیادچوونەوە بکەن بە ستراتیژێتی خۆیانە بە سیاسەتەکانی خۆیانە و وەزعێ دروست بکەن کە بەڕاستی حاڵەتی سەقامگیری و ئارامی بگەڕێتەوە بۆ ناوچەکە چونکە ئەگەر بەشێ لەم لە ناوچەکانی ئەم وڵاتانە بە هەر ناوچەیە لە وڵاتانی ئەم ناوچەیە ئەگەر ئاوە بەم شێوەیە لە حاڵەتی ئاڵۆزیە بێ لە حاڵەتی ناسەقامگیریە بێ ئەوە معنایەوە نییە لە شوێنەکانی کە دوورە بن لەو مەترسیە ئەوە بینی بە ئاسانی زۆر بە خێرایی لەم ڕۆژگارە مەترسیەکە ئەگوازرێتەوە بۆ سەر شوێنەکانی کە لەبەرەوە ئێستا هەموو لایەک پێویست بەوە کە هەم کۆماری ئیسلامی ئێران هەم وڵاتانی تری دراوسێ بە تورکیا و بۆ عەرەبستانی سعودی بۆ وڵاتەکانی کە حتا ئەمریکا ینی کۆمەلگەی نێودەوڵەتی بە هەموو لایەک پێویست بەوە کە بە شێوەیەکی باش هاوکاری یەکتری بکەن بۆ بەڕاستی بۆ ئەوەی کە ینی احتیوای ئەم مەترسیە و ئەم خەتەرە بکرێ و ئەم بورکانەی کە دروست بووە کۆنترۆل بکرێ و بتوانێت مەترسیەکەی کەم بکرێتەوە تا ئاخر دەرەجە بتوانێت بە تەواوەتی احتیوا بکرێ ئینا بەڕاستی من نوازانم هەلومەرجێک هاتووتە کایە هەموو لایەتیا زەرمەند دەبن ئەمڕۆیان سبەی بەڵێ کاگادی بەڵام ئێستا کۆدەنگێکی نێودەوڵەتیە بەرامبەر بە داعش کە لەم ململانە سیاسیەدا کەواتە ئایندەی سیاسی ئەم گروپە تیرۆریستیە بەرەوکوێ چێ؟ کاگادی ببوورە پرسیارەکەت بۆ دووبارەکەمەوە لە ئێستا کۆدەنگیەکی نێودەوڵەتی هەیە لە دژی گروپی چەکداری داعش ئایا ئایندەی سیاسی ئەم گروپە بەرەوکوێ چێ؟ ئەو کۆدەنگیە نێودەوڵەتیە بەڵێ بەڵێ فەرموو بەڵێ گوێمان لێتە کاگادی ئەو کۆدەنگیە نێودەوڵەتیە کارێکی ئیجابی کارێکی باشە بەڕاستی یانی دڵخۆشکەرە بەڵام ئەگە هێزە ئیقلیمیەکانی ناوچەکە ڕاستگۆیانە بە ئیجابی مامەڵە لەگەڵ ئەو کۆدەنگیە نێودەوڵەتیا بکەن ئەگینا ئەگەر بێت و ینی هێزە ئیقلیمیەکان ئەگەر هاوکار نەبن یا با بڵێن بە شێوە لە شێوەکان بەشێ نەبن لەو چارەسەرە یا لەو پلانەی کە هەیە بۆ کۆنتڕۆڵکردن و بۆ احتیواکردنی مەترسیەکانی ئەم وەزع هەلومەرجەکە دروست بووە ئەو کاتە بەڕاستی ینی کۆدەنگیە نێودەوڵەتیەکە یا پشتیوانی نێودەوڵەتیەکان ناتوانن دەوری خۆیان ببین بە تەواوەتی یانی ئەو چونکە دژایەتی دروستە بە لە نێوان ستراتیژێتی ئیقلیمی لەگەڵ ستراتیژێتی نێودەوڵەتیە ئەو کاتە ئەو هەلومەرجە ئەتوانی بڵێ بە شێوە لە شێوەکان ئەو بارودۆخە ناتەندروستە بە شێوە لە شێوەکان بەردەوامە بێ و کە بەردەوام بوو بێگومان ئەو حاڵەتە توندڕەویە کە دروست بووە هەر ئەتوانێت درێژە بەوانەوەی خۆی بدا. بەڵێ کاکادی زۆر باست لە مەترسیەکانی دروستبوونی دەوڵەتی ئیسلامی داعش کرد بەڵام ئایا ئەم هێزە چ زیانێک لە ئاینی ئیسلام و هێزە ئیسلامیەکان ئەدا لە کاتێکا کە هەمووان لەسەرەوە کۆکین کە ئاینی ئیسلام ئاینی پێکەوەژیان و ئاشتیە چ زیانێک لە داهاتووی ئاینی ئیسلامەیە؟ وەڵا بێگومان ئاینی ئیسلام کە هاتووە بۆ خزمەت بە مرۆڤایەتی بەگشتی خۆی لە قورئانە فەرمێ وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین ئەم ئیسلامە بۆ هاتووە کە یعنی بەختەوەری بۆ هەموو مرۆڤایەتی دروستکە لەسەر زەویە و لە دنیا و لە قیامەتە
و ئیسلام بۆ هاتووە کە بەڕاستی شارستانیەت و مەدەنیەت دروستکە لە ژیانە ولا ڕابردووشە معلومە کە لە سەدەکانی پێشوە کە دروستی کردووە بە خزمەتێکی گەورەی بە هەموو مرۆڤایەتی کردووە شارستانێتێکی گەورەی لە سەراستی جیهان لە مێژووا دروست کردووە کە تا ئێستش هەموو لە ینی بە تەقدیر باسیەکە شارستانیەت و ژیان ئاشتی لەسەر بنەمای ئاشتی و سەقامگیری و کرانەوە و ئەم مرۆڤ دۆستی دروستە بێت و ئیسلام بۆ ئامانجانە هاتووە بەڕاستی ئەم حاڵاتەی کە ئێستا دروست بووە بەداخەوە ئەتوانی بڵێ وێنایەکی زۆر ترسناک و زۆر ناشرین و زۆر نادروستی بۆ ئیسلام دروست کردووە کە زۆر دوورە لە ڕاستیەوە و زەرمەندی گەورە لەم میانە بەڕاستی ئیسلام و هەڵگرانی ئاینی ئیسلام و هەموو مسلمانان لێ زەرمەندن لەو حاڵەتەی کە دروست بووە لەبەرەوە بەداخەوە پێویست بەوە کە بە هەموو شێوەیەک هەموو لایەک ینی حەکیم و وا بڵێن دڵسۆزەکانی وڵاتانی ناوچەکە بەگشتی ئەبێ ینی بەڕاستی هاوکار بن یا با بڵێن پشتیوانی یەکتری بکەن هەموو لایەک بۆ ئەوەی کە ینی حاڵەتی سەقامگیری حاڵەتی ئاشتی حاڵەتی ینی دوور لە دیکتاتۆریەت لەم وڵاتانە سەقامگیر بێت چونکە هەتا حاڵەتی داخران حاڵەتی ناسەقامگیری دیکتاتۆریەت داپڵۆسین و ڕێگاچارەی ئەمنی بە تەنیا کافی نییە بۆ کۆنتڕۆلکردنی ئەم هەلومەرجانە پێویستی بەوە هەیە کە بەڕاستی حاڵەتێکی وا دروست بکرێ کە هەموو لایە بتوانێت لە سایە ینی بەشدار بێ و بەشدار بێت لە دروستکردنی ژیانە ئەو کاتە بێگومان هەلومەرجێک دێتە کایەوە کە ڕێگا بۆ هەموو جۆرەکانی توندڕەوی تەسکە بێتەوە بێگومان لە ناوی شانە توندڕەوی بە ناوی ئیسلام و بە ناوی ئاینەوە بەڵێ کاکادی ئەمەوێ وەک کۆتا پرسیار لە وتارەکەدا باس لەوە کردووە کە سیاسەتی هەڵە و نادروستی حکوومەتی عراقی هۆکار بۆ بۆی هێزێکی توندڕەوەک و داعش لە سنوورەکانی عراق دەربکەون و کۆمەڵێک ناوچە بگرنە دەست ئەمەوێ زیاتر ئەوە ڕوون بکەیتەوە ئایا هەڵەکانی حکوومەتی عراقی لە کوێدا بۆ بۆی زیاتر لە سەر بابەتە ڕوونکردنەوەی زیاتر بدەیت چۆن؟ گەرگوێت لە من بێ لە وتارەکە باسی لەوە کردووە هەڵەی حکوومەتی عراق و حکوومەتی عراقی هۆکار بووە بۆی کە سیاسەتێکی نادروستی حکوومەت هەبووە کە بۆتە هۆکارەوەی هێزێکی توندڕەوی وەکو داعش لە ناوچەکەیە سەر هەڵبدا ئەمێ زیاتر لەسەر ئەوە بدوێ کاگادی گوێت لە منە؟ بەڵێ بێگومان بەڵێ بەردەوام بە فەرموو بێگومان ئەوەی کە ینی دەسەڵاتدارانی عێراق لە ڕابردووە تا ئێستاشی لەگەڵاوێ لە شێوەکان ممارەسەیان کردووە ئەوەیە کە هەموو کەس شاراوەنیە کە حاڵەتێکی هەستکردن بە غوبن بە ئەستەم بە نەعەدالەتی لە ناوچە سونیەکانە لە ئاستێکی باڵا هەیە حاڵەتێکی لەبەرەوە حاڵەتێکی ناسەقامگیر لەو ناوچانە هەیە و ئەوە بەردەوامە هەتا ئێستاش بەو شێوەیە ئەوە بوو لە ماوەی 1-2 ساڵی ڕابردووە خۆپیشاندانی جەماوەریان ئەنجامدا بەڵام بە شێوەیەکی ئاشتی خوازانە بەڵام بەداخەوە ینی چەند مانگی خایان دەسەڵاتدارانی عێراق کە زیاتر بەڕێز نوری مالیکی اینەکە سەرۆکایەتی حکوومەتیە کرد بە شێوەیەکی ئیجابی مامەڵەیان لەگەڵ ئەو خۆپیشاندانان نەکرد بەڵکو هەوڵیاندا ئەتوانی بڵێ بە شێوەیەک لە شێوەکان بە شێوەیەکی ڕاستەخۆ یان ناڕاستەخۆ هەوڵیاندا کە ینی زەمینە خۆش بێ بۆ ڕاکێشانی گروپی داعش بۆ ناوچەکانی ڕۆمادی و فەلوجە بۆ ئەوەی کە مۆری تیرۆر بدرێت لەو راپەڕینانە لەو خۆپیشاندانە جەماوەریانە و بۆی بتوانن پشتیوانی ڕای گشتی و نێودەوڵەتی بۆ خۆیان مەسەوگر بکەن بۆ سەرکەوتکردنیان لە جیاتەوەی کە بە شێوەیەکی ئیجابی مامەڵی لەگەڵا بکەن و کەموکورتیەکانیان بۆ چارەسەر بکەن داخوازیەکان و سکاڵەکانیان بۆ وەڵامی ئیجابی بدەنەوە و پێچەوانەوە بە شێوەیەکی سەربازی بە شێوازی سەربازی پەلاماریاندا لە حەلیجە لە فەلوجە لە ڕۆمادی لە چەند شوێنێکی تر ئەوە بێگومان ینی ئەو حاڵەتە ناسەقامگیریە کە لە ناوچە سونیەکانە بوو چووە دۆخێکی ترسناکەوە و گروپی داعش لە دینی سووریا ئەوەی بە هەرزانی و توانی بە شێوەیەکی تر بە شێوەی لە شێوەکان ئایا بە شێوەی
هاوکاری بوو لەگەڵ گروپەکانی تری سەر بە سونەی عەرەب یا بە هەر شێوەیەک بێ توانیان ئەوە بوو لە ماوەی 2 مانگ لەمەوە بەر لە ماوەیەکی زۆر کورتە لە ماوەی شەو ڕۆژێکە توانیان دەست بگرن بەسەر مووسڵ و شارەکانی تری ناوچەکانە لەبەرەوە لەو ڕۆیەوە دەسەڵاتدارانی ئێستای عێراقی بەڕاستی بەرپرسیاری یەکەمن بەرپرسیارەتی گەورەیان لەسەرشانە لەوەی ئەو حاڵەتە لە ناوچە سونیەکانە دروست بووە و ئێستا مەترسی هەیە دروست کردوە بۆ سەر هەرێمی کوردستان و بۆ سەر بەغدا و ناوچەکانی تری عێراقیش. بەڵێ هادی عەلی نووسەر و سیاسی سوپاس بۆ شیکردنەوەکانت کە لە سوودەکەمان لە شاری هەولێرەوە لەگەڵمان بەردەوام بووی. بەڵێ بەرەزان سوپاس بۆ کۆی پەیامنێرانی NRT لەسەر جەم شارەکانی کوردستانەوەی بینیتان ڕووماڵێکی بەردەوامی کەناڵ NRT بوو لەسەر کۆی ڕووداوەکانی کوردستان و عێراق. سوپاس بۆ ئێوەش بەخواتان دەسپێرم.